والله عارفم حاضر كردو زۆر دڵم خۆشە جەژنە بەیانیان زۆر هەڵەسم. والله بەیانیان زوو هەستانەکەی کە خواردنی خۆشە خۆی جەژنانە وەرەگری. زۆرتر حەزەکەم بگەڕێین زۆر یعنی حەزەکەم ڕەفیقەکانم زۆر ببینم بگەڕێین یعنی زۆرتر بگەڕێین. والله زۆرتر خاڵ و پووری و خزمەکانم ئاها خۆشترە 11 ساڵم. لەگەڵ برادەرەکانمە کە هەستمە دەرەوانێ ئەگەڕێن پیاسەکەین ئەچین بۆ شوێنان ئەو شتان. من هاوڕێیەکەم لە جەژنە تەقەمەنی تەقان هینە تەقیەوە بەدەستیایەتە زەری بە چاوی گەیان زەری بە جەستی خۆی گەیان ئەڵەم تەقەمەنی خراپ هینە بۆزی و کراس لەگەڵ کابۆ هینە خۆشنانی بەیانەکەی جا گەڕانەکەشی خۆشە پارەوەرگرتنەکەشی خۆشە. جلم کڕێوە وەرایتی بۆ خۆم هینەکەم یاریەکەم و شتەکەم حەزەکەم باودایە دەستمانم بەنێ وەڵام منیشی تەقێن. تۆ تەقەمەی تەقێنی؟ ئەخە خراپ نییە؟ با ئەی بۆی تەقێنی؟ نایکەم. ئەی دەی باشە ئەم قژە جوانە بۆ جەژن چاکردووە؟ بەری باشە پیرۆزت بە یاخۆی. حەزەکەم هەموو کەس جلێکی جوان لەبەر کات و بە ماڵانە بگەڕێن و قوڵی زۆر کۆکەنەوە. حەز ناکەم کەس ببینم کە جلی کۆن لەبەر کات و جلی جوان لەبەر نەکا. جا هەنێ فەقیر هەیە کە جل ناتوان بکڕن هیوادارم یارمەتیان بن. وەڵایی لەگەڵ ڕەفیقەکان بە خۆمانە گەڕین یاریەکەین نقوڵ کۆکەینەوە. ئەو کاتێک کە جلەکان لەبەرەکەین بە خۆمان لەگەڵ ڕەفیقەکانمان ئەگەڕین. زۆر خۆشە کاتێک کە هەڵەسی چێژێکی تایبەتی هەیە لە جاران.